کۆتاشت لە خزمەتانە باسی کەم کە هەم و غەم لا ئەبات و کەمترین ڕێژە باس کراوە و یەکێکە لە سونەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە فرامۆش کراوە بریتیە لە خواردنی تەلبینە. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ إن التلبينة تجم فؤاد المريض، دڵی مردوو دڵی نەخۆش کۆ ئەکاتەوە و تذهب ببعض الحزن، هەندێ لە غەم و پەژارەکانی ئینسان دەرئەکە. تەلبینە خواردنێکە کە لە زەمەنی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم کراوە و ئەمری کردووە هەر ماڵێ کەسێکیان لێ مردووە نەخۆشیان بووە ئەمری کردووە لەو خواردنە بخۆن. ئاردی جۆ زائیدەن ئاویان شیر تێکەڵ کراوە لەگەڵ هەنگوینە. ئیتر هەندێک جاری شتی تری کراوە بەسرە وەکو گوێز وەکو هەندێک لەو بابەتانە لە یوتیوبە هەر کەسێک لێ بدا ئەزانێت چۆن تەلبینە دروستەکرێ وەکو سنەتێکە کە ئینسان غەمبار بوو ئەوە بەکاربێنێ. فوائدی زۆرە لە ڕووی طبیە و زۆر شتی لەسەر وتراوە باس کراوە، توانن خۆتان دیقەتی بەرن دیراسەیەکەن، نامێ بچمە تەفسیلاتەکەی، تەنها ئەوەندە مەبەستە یەکێک لەو شتانەی کە باز نەکراوە لە دانی هەموو حەزەنە بریتە لە مەسەلەی تەلبینە کە جۆرە خواردنێکە ئینسان هەموو غەمەکانی پێی کەم ئەبێتەوە و هاوکاری ئەبێ لە چارەسەری زۆرێک لە نەخۆشیەکانە.